گەر دەتەوێت آیفۆن 15 پرۆ ماکس یاخود گالاکسی S24 یان 24 پلس یان 24 ئۆلترا بە قستی مانگانە بەبێ پێشەچی بە قستی 12 مانگ 15 مانگ یاخود 18 مانگ بەبێ پێشەچی بەدەست بخەی زۆر ئاسانە سەردانی MSI ستۆر بکەن لە شاری سلێمانی ناونیشانیان دەکەوێتە سلێمانی لە گەڕەکی ڕزگاری فەرعی بەرامبەر پەروەردەی ڕۆژاوا پشتی یاسیا سێڵ دەتوانن سەردانیان بکەن بەبێ پێشەچی لە خۆتان ببنە خاوەنی آیفۆن 15 پرۆ ماکس یاخود گالاکسی نوێیەکە بە هەموو ڤێرژنەکانی لەیان بەردەستە وەروە دەتوانی PlayStation 5 Xbox Series یاخود هەر کۆنسۆڵێکی یاریەکان بە هەمان شێوە بە قست بەبێ پێشەچی بە نرخێکی گونجاو لەو خۆت بەدەستی بخەی دەتوانین زانیاری زیاتر لە ڕێگەی پیجی فەرمیان لە فەیسبوک بە ناوی MSI ستۆر بەدەست بخەن لە دیسکریپشن لە لینکی کۆمنت و تەرتیبات شتەکانیان هەموو دادنێم ڕقم موبایلیان دادنێم و فەیسبوکیان دادنێم یاخود توانی پەیوەندیان پێ بکەیت لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 0770 151 53 45 لەگەڵ MSI ستۆر دەتوانی ببینە خاوەنی ئەو ئامریکەوە دڵخواستە بەبێ پێشەچی زۆر سپاس بۆ MSI ستۆر بۆ سپۆنسەریکردنی ئەمەڵقەی پرۆگرامی 01 ژیری. سڵاو ڕێز و خۆشەویستیم بینەران و بیسەران ئەمڕۆ 8 مانجی 2024 ئەڵلقەی ژمارە 192 پرۆگرامی 01 ژیری تۆمار دەکەین تۆنێک هەواڵی سەرنجڕاکێش هەیە و گارڤوارمان هەیە ئەوڕۆ GTA 6مان هەیە بارەس پێ بکەین. گەورەترین ئەو یارانەی کە لەم هەفتەیە بڵاو کرانەوە بەڕاستی یەک یاریمان هەبوو کە پێشوازیی زۆر باش لەلایەن ڕەخنەگران و تەنانەت گەیمەرانیش لێکراوە تاوەکو ئێستابیش WWE 2K24 نمرەی 82 لە سەدی هەیە لە مەتەکپریتێک و گۆڕانکاریەکانیش باپەتان بڵێت چ گۆڕانکاری کراوە لە چاو 2K23 یاخود WWE 2K23 گۆڕانکاریەکان بریتە لە بەرزکردنەوەی گرافیکی یاریەکە بە شێوەیەکی زۆر لە ڕاستی چووتر ئێستا حالیان مۆدەڵی کاراکتەرەکان زۆر لە ڕاستی دەچی هەرچەندە دەڵێن مەیدانەکە و هاندەران لە دەوروبەری یاریگا بەو شێوەی گرافیکیان بەرز نەکرێتەوە بەڵام مۆدیڵی کاراکتەرەکان بە تایبەتی زۆر باسی جۆن سینا و دەڕۆک و کۆدی ڕۆز دەکەن کەوا زۆر گرافیکیان پێشکەوتووە و پێستیان دەجوڵێ ئێستا کە چەندی ساڵ پێستیان نەدەجوڵە بەڵکوتەنیا ماسوولکەکان تۆزێک دەجوڵان بەڵام ئێستا پێست و ماسوولکە بەجیا دەجوڵێن و چاو برۆیان بە شێوەیەکی جیاواز بە تایبەتی ئەو ڤیددیۆی دەڕۆکم بینی کە برۆیەکی بەرز دەکاتەوە زۆر بەڕاستی دەچوویانی زیاد دەحات لە ڕاستی دەچی یاریەکە پێشوازیی باش لێکراوە زۆربەی مۆدە سەرنجڕاکێشەکان بە تایبەتی مۆدی کریەیشنی تێدایە کە دەتوانی خۆت شتەکان و مەیدانەکان و یاریەکان هۆشتانە بە ئارەزوی خۆت دروست بکەیت پێم وایشتی سەرنجڕاکێش دروست دەکرێت WWE 2K24 چێ دەیکڕی چێکڕیتی چێ بەتەمای بیکە چێ بەتەمای سەیری بکە لە کۆمنت بۆچنی خۆتان بنووسن وەروە لەم هەفتەیە چەند یاریێک بڵاو دەکرێنەوە بە تایبەتی یاری کۆنترا ئۆپەرەیشن گوڵاگا یاریەکی نوێی کۆنترایە یاریەکە چەندە یاریەکە تاوا نوێ نییە بەڵکو ڕیئیماجنەوە تەنە ڕیمەیکە نە ڕیماستەر ڕیئیماجن ما تا شێوەی Resident Evil 2 بەرامبەر Resident Evil 2 کلاسیک چۆن ڕیئیماجن کرایتەوە نە ڕیمەیکە نە ئەوەی ڕاستە ڕیمەیکە بەڵام زۆربەی شتەکانیشی گۆڕدراوە مثلەن بەشێک لە مەرحەکان دەستکاری کراوە کامێرا گۆڕدراوە چیرۆک تۆ دەستکاری کرا پێ دەوتێت ڕیئیماجن کۆنترا نوێیەکە کۆنتراگە نازانی یەکەم یاری ئەکشنی تاقیکار لە ژیانمدا من کردومەوە کۆنترێکێکە لە کۆنترینە و یارانەی کە ئەکشنی تاقیکار بووە بە شێوەی پلاتفۆرمەری سایسکرۆل کاتی خۆی لەسەر سێگاوانە بەردەست بە کوردستان زۆر بەناوبانگ و کۆنتراکاتی خۆ پێمان دەگوت ڕامبۆ بەخۆی ناوی کۆنترایە لەم هەفتەیە بەشێکی نوێی دێ بەڵام یاریێک کە من زۆر چاوەڕوانم بەڕاستی من حەج دەکەم لە ڕۆژی یەکەم بیکەم ئەویش یاری Star Wars Battlefront کلاسیک کۆلێکشنە EA لە چەند ساڵی ڕابردوو بەشی یەکەم و دومی یاری Battlefronتی Star Wars دروست کرد کە هەردووچیان یاری زۆر باش بوون لەگەڵەوەی بەشی دووەم تۆزە کێشەی مۆنتایز و پارەی هەبوو بەڵام بەڕاستی یاری بەچێژ بوون بەڵام ناگەنە کلاسیکەکان بە تایبەتیش کلاسیک کۆلێکشنەکەی ڕابردوو ئێستا یاریەکان ڕیماسەرکراویان ڕیمێکنی هەمان گرافیکە بەڵام پاکرایتەوە و مۆدی ئۆفلاینش تێ و مۆدی ئۆنلاین تێجا ئۆنلاینەکەی زۆر خۆشەکە 64 یاریزانە ناو نەخشەیەک 32 بەرامبەر 32 هەر کەسە بە کارکتەری دڵخوازی خۆی دەجەنگێ یاریەکە لەلایەن ئاسپار کاری بەرەمێنان بڵاوکردنەوەی بۆ دەکرێت یاری زۆر ناوازانە بەڕاستی 1 و 2 ئەو کۆلێکشنی زۆر ناوازەیە لە چواردەی مانجوسێ بەردەست دەبی لەسەر توای پلتفۆرمەکان ئەگەر کەیفت بە Star Wars دێ تکارەکەم سەیرێکی ئەو یاریە بکەن زۆر بەتێژە بەڵام زیاتر بۆ کەسانێکەوە نۆستالژیان هەیە هەیە بێگومان کە لە ڕابردوو یاریان کردبی ئێستا دووبارە ئەنجامی بدەنەوە تامێکی بێگومان زۆر خۆشی هەیە و دەمێ پێتان بڵێم کەوا دوێنێشەوە بەداخەوە دروستکەر و نووسەر و وەرواو کەسێکەوە دراگن بۆڵی دروست کرد ئەکیرا تۆریاما
دروستکەری زنجیرەی دراگن بۆڵ کۆچی دوایی کرد لە تەمەنی 68 ساڵیدا بەهۆی نەخۆشیەوە بە ئەفسانەیەکی ئانەمەی ژاپۆنی دەناسرێ یەکێکە لەو کەسانێکەوە دەستی هەیە لە دروستکردنی چەندین جیهانی سەرنجاچێشکەوە گەیمەران و عاشقانی ئانەمێ لە کوردستانی زۆر عاشقینە بە تایبەتی وەکو من لەگەڵ منداڵی من عاشقی دراگن بۆڵ بووم ڕاستە لەوانەیە ئێستا زۆر سەیری نەکەم بەڵام دراگن بۆڵ بەشێک بوو لە ژیانم کاتێک گەورە بووم و بێگومان بەشێکە لە ژیانی هەندێک شتان کە ئێوەش عاشقی ئەو جۆرە ئانەمەیانە بە تایبەتیش ئەکیرا تۆریاما یەکێکە لەو کەسانێکەوە بیرۆکەی زۆر جیاوازی هەبووم و کاریگەرێکی گەوری لەسەر جیهانی ئانەمەی ژاپۆنی وەرتەنانەت جیهانی ڕۆژاواش ینی فیلم و زنجیرە و گەیمی ڕۆژاواش هەیە ینی یەکێکە لەو کەسانێکەوە زۆر بەناوبانگ بوو یەکێک بوو لەو کەسانێکەوە سەرەتای دروستبوونی ئانەمەی ژاپۆنی بردە قۆناغێکی دیکە بەڕاستی خدای گەورە لی خۆش بێ هیوادارین خدای گەورە هیوادارین ناوبانگ و کارەکانی هەر بە زیندوی بمێنێتەوە و بەداخەوە بۆ لە دەستدانی ئەو پیاوە بەڕێز وا بە شێوەیەکی سوپرایز ئەی شتێکی بڵاو کردەوە بە ناوی کلاسیک گیمز کە چەند دیارێکی ئەی کلاسیک دەگرێتەوە ئێستا لەسەر ستیم و وەروە لەسەر ئەی پلیش بەردەستە یاریەکان یەکسەر داشکانێکی گەورەشانە بۆ کریا پێم وابی 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 یاری لە خۆ دەگری کە یاریەکان زۆر کۆنن بێگومان کەماندن کۆنکەری تێدا بەش 1 و 2 3 و 4 یەکێکە لارە زۆر کلاسیکەکانی کە من کاتی خۆی تۆزێکم کردو بەڵام زۆر شارەزای نیمە خۆشە تاقییان کەیتەوە بەڵام ناتوانین تاقییان کەی لە میلا بیان کڕین دەسەوی شوێنێک بە خۆڕای بەردەست نێسە و وتم باگەدار بە بین لای هەواڵەکانی ئەکسبۆکس پێشەوەی بێمە ناو کۆنفرانسە نوێیەکە ئەکسبۆکس و یاریانی ئاشایان کرد بە باسی ستودیۆی تۆیز فۆر بۆ بکەم کە بەشێکە لە ناو کۆمپانیای ئاکتیڤیژن کە ئێستا سەر بە مایکرۆسۆفت و ئەکسبۆکسە واتە ستودیۆیەکی ئەکسبۆکس ڕاستە تۆیز فۆر بۆ بەگرنیان ناسن بێگومان دروستکەری یاری کراش فۆری بوون وەروە بەشی 1 و 2 3 کراشیش ئەو تیمە کاریان لەسەریان کرد چەندە خۆیان ڕیمەیکیان نەکردەوە بەڵام کاریان لەگەڵ ئاکتیڤیژن کرد بۆ دروستکردنەوەی ئەو سێ یاریە کلاسیکەی کراشکە یەکێکن لە باشترین یاریەکان لە مێژوودا وەرە کراش فۆریشیان دروست کرد کە یەکێکە لە باشترین یاریەکان لە مێژوودا و عاشقی ئەو یاریەمە ماوەدایان کەم تۆیز فۆر بۆ بە فەرمی ڕانگەیان کەوا لە کۆمپانیای مایکرۆسۆفت زیادە بنەوە لە ئاکتیڤیژن زیادە بنەوە دەبنە ستودیۆیەکی ئیندیپندنت سەربەخۆ و دەیانوێت سەربەخۆ بە بچوکی بۆ خۆیان دەست بە دروستکردنی یاریەکان بکەن هەرچەندە مافیان نییە یاریی کراشی نوێ دروست بکەن یاخود ئەو یارانی کە پێشتر لەلایەن مایکرۆسۆفت یاخود ئاکتیڤیژنەوە خاوەندای تێکری مافیان نییە کار لەسەر یارانەکە مەگەر ڕێککەوتنێک بابی ئەگەر ڕێککەوتن بکەن بتوانن ئەگەرنا دەبێ یاری نوێ دروست بکەن جا بۆچی ئەو بابەتە گرینگە تەماشا ئەو هەواڵێکی گەشتمێنەسە ئیمبرایسەر گروپی کە ستودیۆی سەیبەری فرۆشت بە 500 میلیۆن دلار مایکرۆسۆفت ئیمبرایسەر گروپ سۆنی و بەشێک لە کۆمپانیەکانی دیکە دەستیان بەکردنی تەنی ستودیۆ کرد لافتر ڕابردوو باسم کردکەوە زیاد لە حد ستودیۆیان کڕی زیاد لە حد کارمەندیش دەرکرا ئەو یەکێک لە لایەنە خراپەکانی کڕینی ئەو هەمە ستودیۆ دەرکردنی کارمەندە چکە ناتوانانی هەموو پارە و موچێ بدەیت وەلامەکە دە دروستکردنی یاریەکانش کاتێکی 1000 زۆری دەوێت ئێستا باشترین ئیلاسیە بە بڕای من کە تۆیز فۆر بۆ کردیتی جیابوونەوەی لە کۆمپانیا زەبلاکان و بە تەنیا بۆ خۆتان یاری بسوکتر یاخود یاری دروست بکەن و لەسەر پێی خۆیان لەسەر فرۆشی یاری بستنە پێش نەک لەسەر گەیم پاسی نەک لە ڕێگەی پلیستیشن پلسی چکە نە گەیم پاس نە پلیستیشن پلس هاوکاری هیچ ستودیۆیەک ناکە بۆ ئەوەی پارە قازانز بکەن بە هیچ شێوەیەک لەوانەیە ستودیۆکە یەکجار بچووک بی یاریەکەیان نتوانن یان ڕکلامێکی گەورەی بۆ بکەم گەیم پاس و پلیستیشن پلس مارکتینگ بی لە بۆی بەڵام قازانزی لێ ناکەن لەچاو ئەوەی کە یاریەک بە 30 دلار 40 دلار 50 یاخود 60 70 دلار بفرۆشێ بۆیەش دڵخۆشم کە تۆیز فۆر بۆپ لە مایکرۆسۆفت جیابیتەوە دڵخۆشم حەز دەکەم لە داهاتوو چەندین ستودیۆی دیکەی ستودیۆی دەستنی بۆنجی پلیستیشنی هیوادارم جیابتەوە لە پلیستیشنی دووبارە دەست بە دروستکردنی یاری جیاوازی خۆیان کە نەک لەژێر چەتری پلیستیشن و سۆنی کار بکەن بە تەنیا کار بکەی باشترە کارمەندی زیاتر لێنا کۆمپانیاکەت و یاریەکانیش دەفرۆشی پارە قازانز دەکەی نەک هەموو یاریەکان دەخێتە سە پلیستیشن پلس دەخێتە گەیم پاس پارە قازانز ناکەی کۆمپانیا لەسەر کەرەزەرامەکەی سەر تووڕە دەبی دەرێ بۆ پارەمان پەیدا نەکردنی ئەو هەموو پارێش دەدەما موچەی ئەو کارمەندانە بۆیە بەڕیانکەن بەڵام ئەگەر جیاب بنەوە بخۆیان بەجیا کار بکەن شتێکی باشتە سەو دڵخۆشم تۆیز فۆر بۆپ زۆر عاشقی کارەکانیانم بەڕاستی کراش فۆرێکێکە لە یاری ناوازەکان و من خۆشم چاڕوانی یاری داهاتویوان دەکەم و 100 ڕۆژێکم دەیکڕم هەرچی یاری دروست بکەن بۆ سپۆرتێکی ئەو ستودیۆ تاوەکو بەردەوام من لە ئەو یاری و ئەو شتانەی کە خەونیانە دروستی بکەن چکە گوناحە ستودیۆ کراش فۆری دروست کردی بی بە یاریی کۆڵ ئۆف دیوتی پێ دروست بکەی ناوکە لەناو ئاکتیڤیژن کە چەند ساڵێکە و کارە دەکەن لە پاش کراش فۆری خەریکی دروستکردنی نەخشە و تەرتیباتی لە بە کۆڵ ئۆف دیوتی یاری جیاوازمان پێویستە یاریی نوێی کۆڵ ئۆف دیوتی بەڕاستی ئەوەندە زۆر گرنگە دەچە ئەوەی کە کراشێکی نوێمان پێویستە یاری جیاوازمان دەوێت جیهانی ڤیدیۆ گەیم بەرەبەر دەبێت ڕەش و سپی ڕساسیمان نامینێ ڕەنجی تکەمان نامینێ بۆیە دڵخۆشم بەو
پێشکەوتنە لەگەڵ جیابوونەوەی تۆیز فۆر بۆب بۆ دیتی دیکە کار لەسەر یاری کراش تیم ڕمبل ناکەن کە سەرەتاوەش بەڕاستی منەوە یاریان بەدڵ نەبوو لەبەر یاریی تا ئۆنلاینە ستۆری نییە مەرحەلەی نییە یاریەکە ئۆنلاینە پێویستی بەوەیە کە خەڵکی بیان کڕی اینجا یاریەکە سەرکەوتو دەبی و یاریەکە فری تو پلیش نییە بەڕاستەکە فری تو پلی بەلاوانێ سەرکەوتوتر بە بەڵام یاریی کراش بەشەی ئۆنلاین $30 بدەی و مەرحەلەکانیشی نەبی تەنیا لە ڕێگەی ئۆنلاینەوە یاری بکەی بەڕاستی سەرکەوتو نابی و ئیدی لە هەفتەی داهاتوە هیچ دیکە بابەتی نوێ لە بۆ کراش تیم ڕمبلی بڵاو ناکرێتەوە لەبەرەوەی تۆیز فۆر بۆب بەخۆی جیا بۆ لە ئاکتیڤیژن و ئاکتیڤیژنی سێڤەرەکانی یاریەکە دەبەستێنێ بەڵام ئەو کەسانی یاریەکەیان هەیە پێم وابێ بەشێ لە شێوەکان دەتوانین یاریکار بکەن ئۆکەی بینە سەر کۆنفرانسەکەی یاخود شەوکەیسەکەی ئەکسبۆکسی لە هەفتەی ڕابردوو کە بەشێکی سوپرایز ئاشکراکرا بەشێکی سوپرایز سنیاریشتیدا بوو کە زۆربیان دبل ئەی نەوەتە تریپل ئەی زەبەلەحنینە دبل ئەی زیاتر بەڵام دڵخۆش بم شتی باشتیدا بە تایبەتی ستۆکەر زۆر دڵی خۆش کردم کە بە شێوەیەکی نوێگەڕای هەرچەندە هەموو یارانی کە لێرە باسییان دەکەین هەر هەمیان لەسەر پلیستیشنش بەردەست دەبن هەندێکیان دێنە سەر گەیم پاسی هەندێکیان تەنیا لەسەر پلیستیشن و ئەکسبۆکسی بەرزەوە هەندێکیان ئێستا بەردەستن سو بارەس پێ بکەن گەورەترین یاری پێم وابی کە لەو شۆکەیسە ئاشکرا یاری The Sinking City 2 بەشی دووەمی Sinking City کە یارێکی زەبەلاحی دبل ئەیە تریپل ئەی نییە ئەوە یارێکی زۆر زەبەلاحنیە لە ئاستی بۆ ستارفیلد و گادۆڤاری بەڵام یارێکی دبل ئەی بەراوبانگە Sinking City بەڵام بێگومان بۆ ژمارە زۆرشی نەفرۆشیەوە خۆشم یاریەکە نەکردی بەڕاستی زۆر سەرنجڕانیشان بەڵام بۆ کەسانی حەزیان لێ یاریەکە جارە باسی ساڵی 1920 لە شاری نیویۆرک دەکات بە شێوەیەکی ئارکەمی باتمانی دروستی کردەوە و یاریەکەش لەسەر پلیستیشن 5 و PC و Xbox Series بڵاو دەکرێتەوە لە 2025 و یاریی زۆر سەرنجڕاکێکی نوێی مایلستۆن ئاشراکرەکە بەڕاستی کات خۆرەسەنی پلیستیشن 2 Xbox 360 و پلیستیشن 3 ئەو یاریانە زۆر بەنە باگم بەڵام بەداخەوە لەگەڵ هاتنی پلیستیشن 4 و Xbox One ئێستاژ ئەو یاریان نابینین کە شەڕە سیارە بە شێوازەی دبل ئەیان ئەو یاریە بچووکانە یعنی بچووکەنە گەورە مامناوەندە ئەو یارە مامناوەندانە نابینین بەناوی مایلستۆن and Field Motorsportە بەناوی بگومان بەشەکە لە جیهانی مۆنستەر جام یاریەکە لەسەر Xbox Series Xbox One PlayStation 4 PlayStation 5 وەرە Nintendo Switch و PCش لە ڕێگەی Steam و Epic Games بەردەست دەبی و یاریێکی دیکە ئاشکراکرا بەناوی Sleight of Hand کە یاریێکی کامێری کەسی سێەمە و یاریی تقریبا دڵێ ئەکۆڵتە جەوەکی نیۆڕە ئەکۆڵ دواتە جەوەکی ئاینی هەیە وەروە نیۆڕیش نۆیر یاخو نیۆر ئەو زۆر یاریانە تۆزێک تاریکن و چیرۆکەش تاریکیان هەیە مەسن هەم لە ڕووناچی و هەم لە کەش و هەوایەکە و چیرۆکەشی جەوەکی تاریکیە یاریەکە زیاتر یاریی پەزڵی مەتەڵی دەبی لەسەر ئەکسبۆکسەکان PC و لە سیستیمیش بەردەست دەبێت 2025 وەروە دڵێ لە بەرەبێنانش لە بە PlayStation 5 بەڵام ئەو شتێک کە Xbox ناوی لێنە شادۆ درۆپەوە تا بەشێکی نهێنی ئاشراکرا و من بەخۆشم زۆر دڵم پێی خۆشە بەڵام بەداخەوە نە لەسەر گەیم پاسی بەردەستە نە لەسەر PlayStation Plus بەردەستە کە شتێکی باشە لە بە ستودیۆی بەڵام ئەو زۆر یاریانە پێویستە لەسەر پلۆسیان گەیم پاسی بەردەست بێت لەبەرەوە کەسانی گەیم پاسیان پلۆسی بەکاردێن ئەو زۆر یاری دبل ئەیانە وەگرن سوودێکی لێوەردەگرن یاری زەبەلاح نوێ پێویستە بگومان بە بڕای من ئەگەر یاریەکەت خۆش بێ بیکڕی باشتر لەبەرەوەی سەپۆرتی کۆمپانیا دەکەی ئەو ستودیۆ دەکەی کە یاریەکە بەرهەم دەدی بەڵام ستۆکەری نوێ هێشتا ما بڵاو بکردێت بەڵام سێ ستۆکەری نوێ ئاشاکرا هەرچەندە نوێنی نارسێکیان ڕیماستەر و تقریبا دەتوانین بڵێن پۆرت کرێە ستۆکەری The Legend of the Zone Trilogy بەناوی ناوەکەی وایە لەسەر Xbox One و PlayStation 4 بڵاو دەکرانەوە ئێستا بەردەستن و لەسەر PlayStation 5 و Xbox Series لە ڕێگەی backward compatibility کار دەکەن جا یاریەکان بەناوی ستۆکەر Shadow of Chernobyl وەروە یاری ستۆکەر Clear Sky وەروە ستۆکەر Call of the Pripyat چیە یاریەکان زۆر بەناوبانگن لەسەر PC یەکەم جارە دێن لەسەر کۆنسۆڵی بەو شێوازەی دڵخۆشم و بێگومان بە نرخەکەشیان پێم وابی $35 بیان $40 بوو من هەوڵ دەدەم بیان کڕم چکە حەزم لە ستۆکەری لەو شێوازەی چۆرەکە یاریە نێم بەس بزانین هەچڕ دەدا دیڵچێک لە بۆ یاری The Persona 3 Reload ئاشکراکرا وەروەها یاریشی نوێی کاپکۆم میرزانیاری زیاترمان لەسەری زانی بۆ پێشما یەکەم جاریش بە عرضکرا بەناوی کونیسیتو Path of the Goddess کە تڕگرەکەی زۆر سەرنجڕاکێشە بەڵام نازانی بزەبە دیارێکە کووەکوونیە بەڵام چیرۆکەی سەرنجڕاکێش دیار بوو کە بەیوەندی بە ڕۆژ و شەوی هەبوو هەندێک مەخلوق قوشت بە شەو دێنن بە ڕۆژی خەریکی ڕزگارکردنی شوێنەکانی و لە زیاتی ئەو درندانە گوڵ دەچینی دەڕوێنی یاریەکە لە بۆ Xbox Series و Windows و PS5 لە بەرەمێنانە بەڵام هێشتا دیارنیەکی بڵاو دەکرێتەوە بەڵام ئەوەی دڵخۆشکرد بۆ ئەو بووکەوە لەسەر گەیم پاس لە بۆ گەیمرانی حەزیان لێ دەتوان تاقیم بکەنەوە کاتێکە بڵاو دەکرێتەوە و یاریێکی نوێژ ئاشکراکردنیان EA بەناوی Tales of Kanzera ZAU یاخو زاو
کە زۆری لەسەر نازانم تڕێدەرەکەی ئۆکەی دیار بوو گەیم پڵی تڕێدەرەکەی لەسەر Xbox Series PS5 PC لە 2024 لە 23 مانگی 4 بەردەست دەبێت بەڵام ئەو یاریکە ستایلەکەی تەواو جیاواز و سەرنجاکێش بوو لە چاوسەرجەم یاریەکانی دیکە بە ناوی The First Bearskin خازانە بە ناوی یاریەکە ناوی خازانە زۆر قەشنگ دیارەوە یاریە بەڕاستی وە گەیم پڵیکەشی تقریبان توانین بڵێن لە زۆری ئەکشنی RPG وەکو Elden Ring و ئاوەکو یاریەکانی From Software بەڵام بە شێوەیەکی تۆزێک God of War دەتوانم بڵێم لەبەر هاکن سلاشەکەی جوان دیار بوو لەسەر PlayStation 5 و Xbox Series بەردەست دەبێت و ستودیۆی 11 بیت یاریی دەتوانم بڵێم نەک یاریشی نوێ بەڵام گەیم پڵی تڕێدەر یان لە بۆ یاری The Antlers ئاشکرا کرد کە بەڕاستی من سەرنجی ئەو یار سەرنجی من ڕایان شێتاوەکو ئێستا بەڵام بۆ کەسانی حەزیان لێە ئەمساڵ لە کاتێک ئەمساڵ بڵاکردێت لەسەر هەموو کۆنسۆڵەکان و بێگومان پیسیش و دوای یاریش کە ئاشکرا کرا کە گەیم پڵێکی تۆزێک لە دەبڵ ئەیەکان گەورەتر بوو نزیک بوو لە تریپڵی بە یاریی زەبەلاح دەچوو وەکو شێوە لەلایەن بەندای نامکۆ کاری بڵاوکردنەوەی بۆ دەکرێت یاریەکە بە ناوی Unknown 9 Awakening یاخود Unknown 9 Awakening یاریی تاقیکەری یاریی کامریکا سێمە یاریش تاوا چیرۆچیە ئەکشنی سەرکێشیە و چیرۆکی کچێک دەجێتەوە بە ناوی هاڕوونە کە زۆرە دەتوانین بڵین حرەکەیەک و زۆرە توانایەکی هەیە کە دەبێت لە پێناو وەرگرتنی زانیاری نوێ لەسەر جیهانەکەی بەکاری بهێنێ واروەها شتێکی بێگومان خراپە ڕوویدا دەبێت مرۆڤایەت ڕزگار یان چڕەکان دەزان جا نازان کەی بڵاو دەکرێتەوە بەڵام زانیاریمان هەیە لەسەرەوەیکەوە یاریەکە دەڵێن یەکێک دەبێت یاریە سەرنجاچەکانی بەندای نامکۆسەوە زین کو دەبێت تقریبانەوە زۆربەی تقریبانەوە سەرجەم ئەو یاریە نەبوو کە لە کۆنفرانسی Xbox Partner Preview ئاشکراکرا جا کۆنفرانسە یاخودە شۆکەیسە پەیوەندی بە تەواو Xboxیەوە نەبوو زیاتر هاوبەشەکانی Xboxی بوو بۆ هاوبەشەکانی Microsoft یاخودە و یارانی کە دێنە سەر Xboxی بەڵام لەلایەن کەسێم یاخود پەرپێدەرانی third party و second party ئەوانە لە بۆ Xboxی لە بەرەمێ نامەسەوە ستۆکەر سەرنج ڕاکێشە سینکنستی دوو جوان دیار بوو سلایت of hand ئۆکەی دیار بوو بەڵام خازانەکە جوان دیار بە بڕوای من کۆنفرانسێکی باش بێتوان بڵێ ئۆکەی بینە سەر دەنگۆیەکی نوێ چەندە تاو دەنگۆنیە تقریبان دەزانین هەشتا ڕوودەدا بەڵام کەسێکمان هەیە بەلای سڵک نایت ئێستا لە تویتەری تقریبان دەتوانین بڵێن شوێنی سەرجەم لیکەرەکانی گرتیتەوە دزە پێکەکانی گرتەوە تقریبان تاوە کەس قسەکانی ڕاست بۆ لە بەرەوەی لە مەفتەی وتی گۆسە سوشیمان دێت سەر پیسی لە چوارشەمە یاشە دەکرێت ڕێکاشکراکرا دوو هەفتەی هەموو قسەکانی ڕاستە سەو نوێترین توییتی لەسەر ستارفیلدێ دەڵێ لە مانجی 11 تاوەکو 12 ئەم ساڵ یاری ستارفیلدی تایبەتی Xbox دێتە سە PlayStation 5 و لە 2025 پلانەکە گەورەترە و چەندین یاری دیکەی زنجیرە یاری بەناوبانجی Xbox کە چەندین ساڵە تایبەتن دێنە سەر PlayStation 5 واتە Microsoft لە پلانەکەی خۆی نەکشایتەوە تۆزێک دوای خستێ بەهۆی ئەو ڕخنانی کە لەیان گیرە بەڵام ستارفیلد دێتن من دەزانم دێ ینی 100% دێ لە بەرەوەی فیل سپنسەر ئەگەر بیست بە لە مقابلەکەی وبسایتی The Verge دەیگۆ هەرگیز نایە بەڵام فیل سپنسەر وتی چاوەڕێ دەکەین دەبینیم بزانین ئەو چوار یاریەکە سەرتا لەسەر PlayStation 5 لای دەکەینەوە سەرکەوتو دەبنیە خودنا و دوو یاریان کە بڵاو کردەوە کەسە زۆر سەرکەوتونە زۆریان لێفرش گەیمەرانی PlayStation یاریەکان زۆر دەکڕن ینی ئەوە دەتوان بڵێمەوە ینی سوپرایز نییە لەبەر گەیمەرانی PlayStation وا فێرم کراون کە یاریەکان لە ڕێگەی پلسی وەردەگرن ڕاستە بەڵام یاریەکان دەشکڕن سپۆرتی گەورەی ستودیۆکان دەکەن وەکو گەیم پاسی نیە گەیم پاس هەموو یاریەک دێ بەڵام پلس هەموو یاریەک نایسەوە ستارفیلد دێ ساڵی داهاتوو یاریەکان کە دێ من لەواکیدم ڕاستە لەوانەیە گەیمەرانی Xbox پێیان ناخۆش من خۆشم پێم ناخۆشە من دەڵێم ستارفیلد بێتن باشە بەسەرک لە بەرەوەی گەیمەرانی دیکەش تاقی بکەنەوە بەڵام بەسەرەکیش خراپە لە بەرەوەی براندی Xbox بەرەو نەمان دەچی زیاتر Microsoft Corporation بەرامبەخت ئێستا بۆ منە یاریی وەکو هایفای ڕۆژ کە یاریش تایبەتی Xboxی بوو جا ئەو یاریە ئێستا لەسەر PlayStationی کاتێک کە پلیدا دەگرین ناوی Xboxی پێوە نییە تەنانەت لۆگۆی Xboxی ژنایە کە یاریەکە لە لای ستودیۆکانی Xbox دروستکرا تەنیا دەنووسێت Microsoft Corporation کە براندی Xboxی پێ ئێستا بۆم نەگە یاریی PlayStationی لەسەر Xboxی بەرتەزی بۆ نمونە LMB The Show کە دێتە سە گەیم پاسیش کە یاریەکە لەلایەن سۆنیەوە و ستودیۆی PlayStationەوە دروست دەکرێت جا ئەو یاریەکە پلی دەکە لەسەر Xboxی لۆگۆی PlayStation Studios دێ سۆنی مارکتینگێکی گەورە لە بۆ لۆگۆی PlayStation دەکات بەڵام Microsoft مارکتینگێکی زۆر خراپ لە بۆ Xbox دەکات ئەوکە یاریەکان بڵاوکەوە بەڵام لۆگۆ دابنێ یاخود باسی بکە براندەکە بە زندوی بێڵە من نامێ براندی Xbox ناوچی لەبەرەوەی قۆڕخیاری بازار لەلایەن سۆنیەوە بێگومان دەست پێ دەکات من نامێ نرخی یاریەکان گرانتر بیت دەمێ منافەسە هەبێت
زين سرود بما لا يشتري زوج سنزاتش شو خوش بو جيمراني ماينكرافت كي استعملنيش برشا كم لنقول بري من حفتي بلاك من ساعتنا ماينكرافت هرب صدبم ماينكرافت سوار زور وجورجي نوي دتنا ماينكرافتي كشيوان زياوازا رنجيان زياوازا ولا بايومي زياوازي جدجين عشان وولف بلاك وولف لقال تشيسنت وولف لقال روستي وولف هر سوار زور استا بردستن وروات سوار زوري دي كشمان هيك كبين ما اوانش بردستن ياخذ ابديت تشي دي كبردستن بنامي سنوي وولف سبور وولف ستريبد وولف لقال وودز وولف ك زۆرە کانیان تەواو جیاوازەوە شێوەیان جیاوازەوە دڵخۆشم بەڕاستی زۆر جوانە و گورگانە کەمە لە کوردستان پێیان دەڵێن سەگ نازانم ناواری ماینکرافتی دۆگنینە وڵفن گورگن بەس دڵخۆشم زۆریش دڵخۆشم. ئۆکەی بینە لای هەواڵەکانی پلەیستیشن و بێگومان گەورەترین هەواڵی ئەمڕۆژمان با باسی گاد ئۆف وار بکەم هەر هەمان لیکەری بەناو بانک سلیک سایت لەم هەفتەیە ڕایگەیاندکەوە نەک یەک یاری نەک یەک پرۆژەی گاد ئۆف وار بەڵکو چەند پرۆژەیەکی گاد ئۆف وار لەلایەن ستودیۆ پلەیستیشنەوە لە بەرهەمهێنانە و لە دەرەوەی سانتا مۆنیکاش کاری لەسەر دەکرێت واتە سانتا مۆنیکا ڕیماستەری یاخۆ ریمەیکی گاد ئۆف وارەکان ناکە بەڵکو ستودیۆ دیکە دەیکەن بەم زوانە ژاشا دەکرێت سەو زیاتر لە پرۆژەیەکی گاد ئۆف واری لە بەرهەمهێنانە لە دەرەوەی سانتا مۆنیکایە و دەڵێ ئیدی پلەیستیشن زیاتر جەخت لەسەر ریمەیک و ڕیماستەری دەکاتەوە لەم ساڵ و ساڵی داهاتوو بەهۆی ئەوەی کەوا ئەم ساڵی زیادێکی گەورەی و زەبەلاح بڵاو ناکاتەوە دەیەوە یاری ڕیمەیک و ڕیماستەرەکان ئازیاتر بەناو بانکتر کە من پێم خۆشە بەڕاستی زۆر یاری کلاسیکی پلەیستیشن هەیە تاوە کوێستا گێمەرێکی زۆر نایانکردن زۆر یاری لەسەر پلەیستیشن 3 چەقیون ئەو یاریانە ڕیماستەر بکردنە بێنە سەر پلەیستیشن 4 و 5 زۆر دڵخۆشکەرە بەتایبەتیش گاد ئۆف وار یعنی گاد ئۆف واری 1 گاد ئۆف واری 2 گاد ئۆف واری 3 گاد ئۆف وار ئەسنشن یاخود دوو گاد ئۆف وارەکەی دیکە چینز ئۆف ئۆلیمپس و لەگەڵ گۆس ئۆف سپارتا 5 یاری شەش یاری گاد ئۆف وارمان هەیە کە گەیمەران تەنیا توانین یەک دانە بکەن ئەویش گاد ئۆف واری 3 لەسەر پلەیستیشن بەردەستە پلەیستیشن 4 و 5 بەردەستە ئەوانە کە دەبێت لەڕێگەی پلەیستیشن پلس پریمیەم ئەنجامیان بدەیت بە شێوەی لایڤ ستریم بکات خۆش نییە سو دڵخۆش دەبم ئەگەر ئەم ساڵ ئەو گاد ئۆف وارانە ببینم چونکە بەڕاستی لە مێژە حەز دەکەم لەسەر پلەیستیشن 5 ئەو یاریان تاقی کەمەوە بێگومانم لەوەی یەکجار زۆریش دەفرۆشێ بەتایبەتی بێتە سەر پلەیستیشن 4 کە لە کوردستان گەیمەرێکی زۆری پلەیستیشن 4مان هەیە و عاشقی گاد ئۆف واریشن سو چاوەڕوانم بەڕاستی هەر لەو لیکە و لەو دزە پێکردانە سلک سایت دەڵێ گۆس ئۆف سوشیما 2 لە مانجی 5 یاخود 6 لە شۆکەیسی پلەیستیشن بە فەرمی ئاشکرا دەکرێت لەگەڵ چەند یاریێکی دیکە کە نازانی یاریەکانی دیکە چیە جارێ بەڵام وتی گۆس ئۆف سوشیما 2 تێدایە سەو دەتوانم بڵێم چاوەڕوان کراوە گۆس ئۆف سوشیما 2 ببینین لەبەرەوەی سەکەر پانش نزیکی 2 ساڵ 3 ساڵە خەریکی تقریبا 4 ساڵە بەڵام 4 ساڵە بە فەرمی خەریکن بەڵام 3 ساڵش چوینە پێماوی فول پرۆداکشنی یاری دەچینە 2 ساڵ تاقیان چینە فول پرۆداکشنی گۆس ئۆف سوشیما 2 بە پێی هەلی کار ئەو نامانەیە کە لە ڕێگەیان ستودیۆ کە بڵاو دەکرێتەوە منەوەندێ بەتابعام کردبین هەرچەندە تاوە کوێستە بە فەرمی گۆس ئۆف سوشیما 2 بە فەرمی بەرەم نێنرا بەڵام چەند جاری دیکە بە نافەرمی بە شێوەیەکی ناڕاستە خۆ باسییان کردێت کە دانوێت بەشی دومی یاریە بەناو بانگی خۆیان دروست بکەن کە بگومان بەشی دومی گۆس ئۆف سوشیمایە کە گەیمەری زۆر چاو بەڵام ناڵێن مشکیلە بەڵام ئەو شتێک کە دەمەوێت بیزانم ئەوەیە کە چیرۆکە بەرەو کوێ دەڕوە لەبەرەوەی ئەگە بەشی یەکەمە تاواکردبی دەزانی کەوا بەشەیەک تەواو دەبی کە مەجالێکی زۆر کەم دەهێڵتەوە لە بۆ بەشی دووەم و چیرۆکی درێژ کراوە سەو دەمێ بزانم چیرۆکی بەرەو کوێ دەبن ئایا هەموو ژاپۆن دەگرێتەوە یان تەنیا دوورگەی سوشیما دەگرێتەوە ئیکی دەگرێتەوە ئیکی کە دوورگەی دووەم بوو لە ڕێگەی دیڵسەکە زیاد کرا سەو دڵخۆش دەبم ئەگەر گۆس ئۆف سوشیما 2 ببینم ئەمساڵ واروە باسی بڵەدبۆرنیش دەکات دەڵێ سۆنی بە فەرمی خەریکی دروستکردنی ڕیماستەری بڵەدبۆرن لەوە پرسش بەڵام کاتێکی زیاتری پێدەچیم کە لەوەی زیاتری باز نەکرێت کە گەیمەرێکی زۆر لە کوردستانیش عاشقی بڵەدبۆرنینە تاکە یاریە بەستی فرێم لەسەر پلەیستیشن 4 چەقیوە کە گەیمەران زۆر داوای دەکەن بێتە سەر پلەیستیشن 5 بێتە 60 فرێم وەلاسە هیچ شوێنێکی دیکە بەردەست نییە دەتوانم بڵێم بڵەدبۆرن لەسەر تاکە یاریە خود دووەم تاکە یاریە پێم ژمارەی ئەو یاریانە زۆر کەمن کە تەنیا لەسەر پلەیستیشن بەردەستن بڵەدبۆرن نەچێکە لەو یاریانە تەنیا سەر پلەیستیشن بەردەستە سەر پیسیش بەردەست لێژە قسەی دەکەم لەبەرەوەی بە فەرمی قسەکەی سلک سایت ڕاست بوو چوار شەمەی ڕابردوو دوڕژ بەژەستە سۆنی بە فەرمی ڕاگەیاندکەوە یاری گۆس ئۆف سوشیما دایرەکتۆر کەت دێتە سەر پیسی گەیمەرانی پیسی لە کۆتاییدا دەخۆتان دەتوانین یاری گۆس ئۆف سوشیما تاقی بکەنەوە لەسەر ستیمی سەو یاریکە زۆر قەشەنگ دیارە بێگومانێکەکە لە یاری هەرە جوانەکان و بەرواری بڵاوکردنەوە کەشی 16 مانجی 5 کە لە ستودیۆی نیکسس لەگەڵ سەکە پنج بێکەوە کارەکەیان کردیە و دەتوانین ئێستا پری ئۆردەرەکە ئەنجام دێت لەسەر ستیم و لەسەر ئەپک گیمسی بەردەست دەبی و بێگومان سەردەم تایبەتمەندەکانی پیسیشی لە بۆ بەردەست دەبی بۆ نمونە دەتوانی ئینڤیدیا DLL یاخود FSR 3
یاخود دبل ئەی نیتیف ئەو شتانەی پەیوەندی بە گەیمەرانی PC و هەیە پەیوەندی بە گرافیک کارت و تایبەتمەندەکانیان هەیە یاخود AMD FSR3 ئەوانە هەم بەردەست دەبی وەرەوە دەتوانانی یاریەکە بە شاشەیەکی زۆر پان و بەرین و چەماوەشە جام بدەیت بۆ نمونە بە ئاسپێک ڕێژەوەی 21 لەسەر 9 یا 32 لەسەر 9 ڕێزڵۆشن دەتوانانی یاریەکە بکەیت کە بێگومان یارێکی زۆر قەشەنگە وەو کەسانی کە پری ئۆردەر یاریەکەش دەکەنە سیستمی یاخود لە گەیمسی لەسەر کۆمپیوتەری نیو گەیم پلس هۆرسی وەردەگرن واتە ئەو ئەسپێکی یەکسەر لە ڕێگەی نیو گەیم پلسی وەری دەگری ترافل ئاتایر کە جلوبەرگێکی تایبەتی جینسەکایە لەگەڵ بروکن ئارمەر دایس فرام باک و شۆپ ئەوانە یەکسەر وەردەگری چی دیکە بڵێم یعنی ئەگە گۆست ئۆف سوشیما نەکردی و کۆمپیوتەرت هەیە گەیمینگ بە بڕای من پێویستە بیاری بکەیت لەبەرەوەی یەکێکە لە یاری هەر قەشەنگەکان تەنانەت من لە خوێندنەوەی خۆم ڕیڤیو خۆم بۆ یاری لە ساڵی 2020 بووە بزانم 4 ساڵێک پێشستا بوتم لەبیر مەقسەم لەبیرەکەوتم ئەو یاریە لە هیچ لایەنەکی تۆپ نییە بۆ نمونە لە ڕووی گرافیکەوە لە ڕێدەر دەمشنی دوی جوانتر نییە لە ڕووی ستۆریەوە لە گاڵڤواری باقوەتر نییە بەڵام بەگشتی هیچ یاریەک ڕکابەری ناکەتەوە کوێستا من بینیومە بەگشتی مەسەن لە مۆدلی کارکتەکان بەقەڵ سەفاسی جوان نیە بەڵام بەگشتی هەموو لایەنەکان لێک دەی پاکێجێکە بیاریە کە هیچ یاریێک منافسەی ناکە ناڵێن بەقوترین یاری لە مێژوودا بەڵام ڕکابەریکردنی یاری گۆست ئۆف سوشیما زەحمەتە لەبەرە گەیم پڵێکی زۆر ئاڵودەکەرە زۆر بە چێژە و گرافیکشی زۆر جوانە بێت و یاری سپایرمان 2 ئەمڕۆ ئەپدەیتی نوێ لە بۆ بەردەستخرا کە ئەپدەیتی نیو گەیم پلسەوە تاو کەسانی یاریەکان تەواو کردووە ئێستا بە نیو گەیم پلس بە سەرجەم جلوبەرەکانی کۆت کردیتەوە بە سەرجەم حرەکانی کۆت کردوان یاریەکە دووبارە ببڕیە بەڵام کێشەیەکی هەیە کێشەیەکەشەوەیەکەوە لەتوانی دیبەگ بهینە سەر شاشەکە چکە دوو ئەپدەیت بڵاو دەکرێتەوە ئەپدەیت یەکەم مەسە بەردەستە ئەگەر تاوەکو ئێستا ئەپدەیتی دووەم نادبین ئەتوانین دوو دوگمەدا بگری بۆ نمونە دوگمەی پادەکەی پێمەمی لەگەڵ دوگمەی شیر بەتنە هەردووچی بێکەوەدا دەگری یاریەکە پاوز دەبی دەستە مێنووی دیڤلۆپەرەکان دەتوان یاریەکە هاکەی دەتوانانی بە وێنەم یاری بکە لە سەرەتاوە دەتوانانی زۆر شتەکان بگۆڕی تەنان ناوی دیڵسیەکانیشمان پێ دەرێت کە بیتڵی تێدا بیتڵ دێتە ناو یاری سپایدەرمان بە شێوەی دیڵسی لە ماوەی نزیکدا هەرچەندە هیچ سۆمنیەک دەڵێ ئاگاداری ئەو کێشەیە بە زووترین کات چارەسەر دەکەن بەڵام پێمە باقەزوایان کردێت تاوەکو قسە باسێکی زۆر سۆشەڵ میدیا دروستبی و گەیمەرە چاوەڕانی ئاشابوونی دیڵسەکانمان و دەستی کەرینەمان هەیە لە بە فۆتۆمۆدەکەی لەگەڵ دوو فۆتۆ فرێمی دیکە لەگەڵ فلای سوود فۆر پیتەر یاخود جلوبەرجی فرینە بۆ پیتەری ئێستا بەردەست دەبی و هاوشێوی بە چۆن مایلز هەیتی لەگەڵ چەندین جلوبەرجی دیکە هەم لە بۆ پیتەری هەم لە بۆ مایلزی کە سپایدەرمان 2 یەکێکە لە یاری ناوازەکان و شاین تاکردنەوەسە تایبەتمەندیەکان مواصفاتی PC لە بۆ یاری هۆرایزن فۆربیدن وێست کمپلیت ئیدیشن ئاشکرا کراوە پێم وابی پێویستی بە کۆمپیوتەرێکی زۆر بەقوتە لەبەرەوەی بە مینیمەم واتە کەمترین مواصفات دەبی کۆمپیوتەرەکەت هەیبی تاوەکو یاریەکە ئیش پێ بکەیت دەبی ئینتێڵۆژی کۆڕای سێ هەبی نەوەی هەشت AMD ڕایزنی سێ هەبی لە نەوەی 13 16 گیگابایت ڕام NVIDIA GeForce GTX 1650 4 گیگا یاخود AMD Radeon X RX 5500X 4 گیگا 150 گیگابایت SSD پێویستە و ویندۆز دەت هەبی بە شێوەیەکمان 6 بیت کە زۆر ئەگەرتەوە یاریەکە بکەیت بە کواڵەتی 720 بە 30 فریم واتە یاریەکە پێویستی بە کۆمپیوتەرێکی زۆر بەقوە تێبگەبتێ بە تەواوەتی بیکەی بۆ نمونە ئەگە بە 4K 6 فریم بیکەیت پێویستە بە RTX 4080 هەیە یاخود AMD Radeon RX 7900 XT هەیە 16 گیگابایت ڕام و کۆڕای 7 نەوە 11 یاخود AMD Ryzen 5700X 150 گیگابایت بێکمان SSD کە SSD کە پێم وابی زۆربەی گەیمەران دەڵێن چێژەمان لەگەڵ هەیە چکە هەمومان SSD مان 150 گیگابایت پێم وابی گرافیکی زۆر جوانە بەڵام پێویستی بە کۆمپیوتەرێکی زۆر بەقوەتیشە لەم هەفتەیە زۆر قسە و دەنگ و باسە بوونکەوە تەنانەت دەرهێنەری یاری Final Fantasy 7 Rebirth وتی هۆکاری سەرکەوتنی و یاریەکە بەوەی دەگرێتەوە کە تەنیا لەسەر PlayStation بەردەستەکە من نازانم چۆن قسەی وەگرم کە وایە وانە لەبەری من خۆم یاریەکەم نەکردووە و ناشیکەم بەڵام یاریەکە زۆر سەرکەوتووە گەیمەرێکی زۆر لە جیهان عاشقی و یاریەوە دەڵێن 150 ساعتش زیاتر نایبەست دەبێت دەنگۆیەکە وایە قسەکە وایە کە سۆنی لەگەڵ Square Enix ڕێککەوتووە هەر سێ یاری Final Fantasy 7 هەر سێ یاری بەشی یەکەم کە تەنیا ناوی Final Fantasy بوو بەشی دووەم بە ناوی Rebirth و بەشی سێمیش کە ئێستا لە بەرەمێنانە دەڵێ هەر سێ یاری تایبەت دەبی بە کۆنسۆلی PlayStation 5 و بە هیچ شێوەیەک ناتێتە سەر Xbox یاخود دێتە سەر PC لە مستەقبەل بەڵام ناتێتە سەر Xbox کە زۆر دڵم بۆ خەبەری خۆش نییە لەبەرچی Final Fantasy یاریش تایبەتی PlayStation یا PlayStation خۆی دروستی ناکە بەڵکو second party ئالەسە PlayStation بڵاوی دەکاتەوە پێم خۆشترە پێم باشترە Xbox بەردەستبی لەبەرەوەی چەند یاریەکە زیاتر بفرۆشتێ Square Enix زیاتر قازانز دەکات بتوان یاری باشتر لە بەو گەیمەرانە دروست بکە بەڵام سۆنی بێگومان
زۆر توندە لەسەر و زۆر عقدار یاری ستێلە بڵی چەند زانیاریی نەمانە سەری هەیە بێگومان گەورەترین زانیاریشەوەیەکەوە لەوانەیە هەندێکتان پێتان خۆش بی هەندێکتان بڵێن عیبە ڕەمەزان هات بەڵام ئەوەیەکەوە یاریەکە چەندی DLC لە پلانە لە بڵاو بکرێتەوە دیڵسەکان زۆربیان چلو بەرجی نارێ من ڕوت بەڵام سەرنجڕاکێشن بۆ کاراکتەرەکەی واروای یاریەکەش بۆ سەری هێژە ساڵان بێگومان پێوانە کراوە بەهۆی هەبوونی بێگومان پێشبینیەکان ڕاستە هەبوونی ڕووتی لە جلوبەرجیەوە هافرەتە ستێڵە بڵید من حەز دەکەم یاری بکەم بەڵام ئینشاڵڵا پاش ڕەمەزانێ بۆم خۆ پاش ڕەمەزانش بڵاوتە مانیسا بڵاوتە پاش ڕەمەزانێ پێم مابی سەرکار ڕەمەزانێ بکەین یانێت و نابی ڕۆژێک دەستەگی لافتەکانی ڕابردوو باسیەوەمان کرد کەەوە سۆنی چەند یاریێکی خۆی کانسڵ کردوێتەوە لە دوای ئەوەی 900 کەسی لە کۆمپانیەکانی پلیستیشن دەرکرد بەڵامێکی لەو یاریانە هێشتا زیندووە یاری ئۆنلاینەکەی هۆرایزنە هۆرایزن کە نزیکی چەندە 2 ساڵە 3 ساڵە 4 ساڵە لە بەرەمێنانە بە شێوەیەکی ئۆنلاین یاریی هۆرایزن دروست بکرێت دەڵێن یاریەکەشتە ئۆنلاین ینی بەشتە یار لە بەرەمێنانە و یاریەکە بڵاوش دەکرێتەوە کار لە چەند بکمان مانج ڕابردوو هەندێک لی کریان دەگوێنە و شتی دەزرا کە شێوەیەکی ئانەمەی هەیە لەوەی کە فۆتۆڕیالیستیک یاخود واقعی لە مافتێ دەنگویە کە بوو کەوا ستودیۆی ئاڕۆهێت بڵاوکەرەوەی یاری یاخود دروستکە و بڵاوکەرەوەی یاری هێلدایڤەرز 2 لەلایەن پلیستیشنەوە کردراون سەرۆکی کۆمپانیا یاخود ستودیۆی ئاڕۆهێت ڕاگەیان بە فەرمی ڕاگەنکەوە نەخێرە هۆڵە ڕاست نییە لەلایەن پلیستیشنەوە نەکردراون و دایانەشە بۆ شێ ببینەوە کە من پێم خۆشە نەکردن بۆ شێ ببینێنەوە چکە هێلدایڤەرز 2 لەسەر پلیستیشن و پیسی زۆر سەرکەوتوە ئەگە بکردێنەوە تەمەڵ دەبن نەکردێنەوە باشتر لە بەرەوەی پێویستە بژی و ژیانی خۆیان بەخۆیان پیدا بکەن نەک سۆنی بیانداتی بۆ یاریان بێ دروست بکەن ئەوها باشتر یاری ڕایز ئۆف ڕۆنی لە مەفتەیە ڤیدیۆشنی لە بڵاوکرایەوە کەوا گەیم پڵێی زیاتر یاریەکە و بەروە ئەکشن و کۆمبات و تقریبان گەڕان و سوڕانی ناو جیهان ئۆپن وەڵدەکەش زیاترمان لەسەریمان زانی وارە بە فەرمی جاشراکرێگە یاریەکە قەبارەکەی 96.3 گیگابایت لەسەر پلیستیشن 5 کە زۆرە بەڵام زۆر نییە ینی لە زۆرەکانە بەڵام بەسە بۆم فاینال فانتسی 7 ریبرت 135 گیگابایتە بەڵام ڕایز ئۆف ڕۆنین تەنیا 96 گیگابایتەکە زۆرە بەڵام بەڕاستی من شوێنم نییە ینی ئێستا حالێ نەگەم یاریش داڵند کە پشفاوی دەبیان هاردەچوونی لە بۆ بکڕم ئێسدەچوونی لە بکڕمیان دەبی یاریەکان ڕۆژکەمەوە ئۆکەی بێنە سەر هەواڵی یاریەکان بێگومان گەورەترین هەواڵی ئەم هەفتەیەش ئەوە بکەوە قەبارەی یاری GTA 6 چەند دەبێت بەپێی دەنگۆی چوونەبی لە وێبسایتی Reddit چەندین یوزرەوە بڵاوکرێتەوە تەنانجێ چ لە یوزرانە نای خۆی بە تەواوەتی ئاشانە کردێک کە بەناوی ماڵی فۆرمەت 150ەکە دەستی هەبووە لەو هاکانێکەوە لە هاتە سەر ڕۆکستاری بەڵام نای خۆی ئاشان ناکە قسەی بڵاو کردەوە دەڵێ بە پێی هەندێک لەو داتایانە بیکەوە لە دەستیتی پێشبینی ئەوی وایە کەەوە یاریەکە قەبارەکەی 200 گیگابایت تاکە یاری قەبارەکەی بەو شێوازە گەورەبی پێم وابی تەنیا Call of Duty بە هەموو مۆدەکانێکە وارزۆن و مالتیپلەیر و ستۆری و ئەوتەرتیباتانی پێوی 200 گیگابایتەش چی وایە Call of Duty دەڵێ ئەگەریشی هەیە لە 200 بۆ 300 گیگابایتش بی GTA 6 ڕگە مۆدی ئۆنلاینەکەش دوایە بەردەست بی لە ناوی کە یەکجار قەبارێکی گەوری واتە PlayStation 5 ئەگە PlayStation 5 هەبی GTA 6 ناو دابنەی ئەگە PlayStation 5 825 گیگابایتەکە دەبی کە تەنیا 600 گیگابایت بەردەستە تقریبا نیوە GTA 6 دەیبا نیوە نزیکەی نیوە دەیبا نیوەکەی دیکەتوان چەند یاریێک دابنێ GTA 6 یەک جار قەبارەکە گەورە بگومان ئاش دەکەم تۆزێک باسیش کەم یاریەکان بۆچی قەبارەیان گەورەتر دەبێت لەبەرەوەی لەگەڵ بەرپرسوونی کات کە گرافیکی یاریەکان جوانتر و جوانتر دەبین پێویستیان بە فایلی بەقوترە بۆ ناگەتەوە وێنەیەک بە کامێرەی موبایلەکەت بۆ نمونە بە کامێرەیە مێگاپیکسڵ زیاترەکە بگری وێنەکە قەبارەی گەورەتر دەبێت مثلا بە کامێرەیەش تەبیعی بگرینانەیە 2 مێگابایت 3 مێگابایت بین بەڵام ئەگە بە کامێرەیەک بووم 50 مێگاپیکسل یا 100 مێگاپیکسلی سامسونگ یوانە بگری قەبارەکە لەوانەیە ببتە 200-300 مێگابایت جا لێ یاریەکانش بەو شێوازەیە کە مۆدلی کاراکتەرەکان ئەو جیهانە هەم کشتومەک و جیهانە و شتەکانە کە دروستی دەکەن ئاسێتەکان یاخود ئەو شتومەکانە چەند کوڵەتیان بەرزتر بی 4K زیاتر بە قوتر بی 4K-ەکە ڕێزەڵوشنی بەرزتربی قەبارەیان زیاتر دەبێت ئەوژوا دەکەکەوە گرافیکی یاریەکان بەردەوام قەبارەیان زیاتر و زیاتر لە مەفتەیە شتێکی زۆر سەرنجڕاکێشم بینی کۆنفرانسێکیان کرد لە بۆ یاری No Rest for the Wicked کە لەلایەن ستودیۆی مون ستودیۆ کاری بەرەمەنانی بۆ دەکرێت کە ئەو ستودیۆیە نەکەوە پێشتر یاریەکانی ئۆریان دروست دەکرد لە بە مایکرۆسۆفتی جا کۆنفرانسێکیان کە شۆکەیسێکیان کرد تایبەت بە No Rest for the Wicked تاو زانیاریانە سەر یاریەکەیدا کە یاریەکە زۆر بە Elden Ring دەچی لەوەی کەەوە بیر نەدەکردە یاریەکە بێگومان تۆپ داونە واتە کامێرە لەسەرەوە نیشاندا بەڵام نیشاندانەکەی زۆر دوور نییە تقریبا وەکو God of War کلاسیکەکانە و جیهان یاریەکەیان پێ نیشانداین بۆسفایتیان پێ نیشانداین و ئەو شتێک کە زۆر سەرنجی ڕاکێشەمە لە یاری No Rest for the Wicked ئەوەیەکەوە گرافیکی یاریەکەی خۆشیان وتیان ئەمە هۆکاری سەرچەکەی بۆچی وە گرافیکێکی قەشەنگە بۆ دەگرێتەوەکەوە بەشەکی زۆریان بەدەست
بە پینتینگ واتە وێنەیان کێشە بەدەست بە ئەلوانمایی تقریبا بە کوردی دەڵێن ئەلوانمایی هەرزان ئەلوانمایی نییە شتی دیکە زۆر پێشکەوتووە بەڵام با بە کوردی قسەی بکەن بە ئەلوانمایی دروست کرێ کە سەیری بکەیت زۆر جوان تەنان دەڵێ ئێمە ژری دەستکردمان لە بۆی شتێک بەکارڕینە کۆمپیوتەرمان بەکار نەهینە لە بۆ ئەوەی نەخشەکە گەورتر بکەین بەڵکو هەر هەمووی لەلایەن دیزاینەری تایبەت بە خۆیانەوە هەموو بستێکی و جیهانیان دروست کردو و قەشنگ کردووە گەیم پڵێەکەی بینیم بەڕاستی قەشنگ دیارە خۆش دیارە بەڵام تۆزی خاوە و خۆشیان مەبەستمانە بانقەست خاومان کردووە نامانەوێت گەیمەر تەنیا بڕوە دەمانەوێت تۆزی بیر بکاتەوە لە حرکانێکە دیکە بەڕاستی گرافیکی هەرێکە یەکجار قەشنگە ستۆریەکەی زۆر سەنجا کێشە کە من سپۆری ناکەم بێگومان بەڵام جیهانێکی تەواو نوێمان هەیە کەەوە پاشایەکان لەناو خۆیان بە شەڕ دێن وەشتانە تۆ کەسێکی تازای تێسا ئەو ناوچەیە دەبێ پاچیانکەیت گەرشتی خۆش تێدا ئەمە هێن No Rest for the Wicked دەڵێ لە مانجی چوار بە شێوەی ئێڕی ئاکسێ دەسە پیسی بەردەست دەبی و لەگەڵ ئەوەی کەوا گەیمەران بە شێوەی ئێڕی ئاکسوەتە بە شێوەی تاقیکاری یاریەکە تاقی دەکەنەوە هەندێک فیدباک و هەندێک بۆ چوونی خۆیانە سیارەکەی دەردەبڕن ئەو کاتی یاریەکە زیاتر چاک دەکرێت تاوەکو لە وەختێکی کۆتایی ئەم ساڵ لەسەر PC و پلیستیشن و Xbox بەردەست کە من لە ڕۆژ یەکەم و یاریە دەکڕم لەبەرەوەی زۆر قەشنگ دیارە برایە خۆشەویستەکەی خۆمان کاکە ئارتر مۆگن دەگەڕێتەوە بەڵام بە شێوەی یاری نابڵکو بە شێوەی تقریبا وەشە یاری تقریبانەوە چیرۆکی یاریەکەی بەڵام بە شێوەی کتێبێک لە بەرەمێنانە ڕۆمانێک لە بەرەمێنانە بەنای Red Dead Redemption کە هەموو چیرۆکی یاری Red Dead تێدا بێگومان ئێستا کتێبەکان کتێبی ئۆدیۆ بوک زۆر بەناوبانگە کتێبی دەنجیم لە مۆبایلەکان زۆر بەناوبانگن کە تۆ کتێبێک دەکڕی دەتوانانی دوگمەیدا بگری کەسێک تاوی کتێبەکەت بۆ دەخوێنێتەوە بۆ منە بۆ کەسانی کە زۆر ناتوان دانیشن لە ماڵەوە چی کتێب بکەن هێتفۆنەکە جۆ دەکەن و کاری خۆیان دەکەن ڕۆژان ناوتۆمبیل بەردەوام گیان لە خوێندنەوە کتێبەکە دەبێت جاوە لە جیهان زۆر بەناوبانگن لە کوردستان شتا پێی مابی خەڵک حەزی لەو زۆر شتانە هەیە جام یەکێک لەو کتێبانەی کەوا دەکرێتە ئۆدیۆ بوک کە یاری Red Dead Redemption و کارکتەری ئارتر مۆگن یاخود دەنجی ڕۆجەر کلاک ئەو کەسێکەوە دەنجی ئارتر مۆگنی هەیە تاوی ستۆریەکەمان لە بۆ دەخینتەوە کە من 100% ئەو کتێبە گوێ دەگرم تااقەتی خینەوەم نییە بەڵام گوێگرتم هەیە سەو کاتێکە لە دوامم ناوتۆمبیلم هێتفۆنێک لە گوێمە یان خەریکی کارێک نەسە کۆمپیوتەر نەسە شوێنێک حەز دەکەم ئەو کتێبە لە لایەک پێ بکەم و جێم لە دەنجی ئارتر مۆگنبی چیرۆکی وێستم لەگۆ بجێت ڕۆژاوای ئەمریکا لە بجێتەوە جا کتێبەکەم تەنانەت ئەوەندە بەناوبانگە کتێبە ئێستا حالیان لە نووسرا بوو لە هەرێمی ئەوزان میشیگان بوو هەرێم میشیگان یاخۆ مسیسیپی بوو تێنسی دەڵێ ئێستا ئەو کتێبە لە زانکۆی تێنسی لە ئەمریکا وەکو علم و زانیاریی باڕ پێکرا دەخوێندرێ وەکو خوێندن لە زانکۆ ئەو دەسە دەوترێتەوە کە پەیوەندی بە Red Dead Redemption هەیە باسی ڕۆژاوای ئەمریکا لە سەدەی ڕابردوو دەکە کە دەڵێ یەکجار سەرنجاژێژە ئارتر مۆگن دەنجی ئارتر مۆگن و یاری Red Dead دەگەڕێتەوە بە شێوەی کتێبێکی دەنجی کە من زۆر پێ دڵخۆشم کە دەبیرتانە گارەڤار بە شێوەی کۆمیک بڵاو کراوە سای ڕابردن جا بە شێوەی کتێب ئەشتا باشتر زانیاری زیاترمان هەیە و من زیاتر حەز دەکەم بزانم ڕابردووی دەچی چۆنە ئارتەری چۆنە زانیاری زیاتر بین چۆنە کتێب بێگومان تێکستمان زیاترن لە چاو یاریەکەی سەو بزانی سەبی و ئاگدارتان دەکەم و کاتێک کتێبەکە بڵاو کراوە لین کوشتەکان دادنێم پێکەوە لە خۆمان دیان کڕین و جێ دەگرین کۆمپانیا ئیمبرەیسەر ئەو کۆمپانیا کە چەندین ستودیۆی کڕیەوە بەمنێژە لە ستودیانە توم ڕایدەر بوو سایبەر ئینتراکتیڤ بوو تۆنێک ستودیۆی کڕیەوە ڕاست چە بەناوکەت بۆچی کڕیەوە تاکو خۆی دەوڵەمەند بکە تاکو سعودیەکان ئیمبرەیسەر بکردنەوە تاکو قازانجی گەورە بستە ناوبەرچیان دەکەسی چ سعودیەکان ڕەفزیاندانە ناکڕێ سەو ئیمبرەیسەر چەندین یاریان کانسڵ کردیان و ئێستا خەریکی فرۆشتنی ستودیۆکانی خۆیان کە پێشتر کڕیتیان ساڵێکە ستودیۆی سایبەری کڕیە ئێستا فرۆشتی بە 500 میلیۆن دلاری کە خەریکی یاری نوێیەکەی Star Wars کە Knights of the Old Republic سایبەر ئینتراکتیڤ دڵخۆشم کەوا سایبەریان فرۆش لەبەرەوەی سایبەر ستودیۆی زۆر باشە هیوادارم یاری Star Wars ەکەمانە بۆ تەواوکەن و ئیمبرەیسەر گروپیش لۆمارێ ئینشاءالله ئیمبرەیسەر گروپ لۆمارێ باشە نارێم جەمال لۆمارێ دەڵێم ئیمبرەیسەر لۆمارێ بینە لای ئەساسن کرید بێگومان ئەساسن کرید ڕێت ئەم ساڵ بڵاو دەکرێتەوە بە پێ دەنگۆیەکانی جا دەڵێن بەپێی قسەیەکی نوێ بێ دەنگویەکی نوێ بێ دەڵێن یاریەکە زۆر لە ئەساسن کرید ڤالهاڵای نزیکە لەوەی کە لە هیچ ئەساسێکی دیکە نزیک بێ ڤالهاڵا یەکێک بوو لە یاریە باشەکانی ئەساسن بەڵام باشترین نەبوو بەڵام باش بوو خۆش بوو بەدڵم بوو بەڕاستی بەڵام زۆر بەڵیشم نەبوو
سو ئەگەر لەی باشتر بی دڵخۆش دەبم بەڵام ئەجیز ناگەنا ئۆدسی و ئۆریجینی بە تایبەتی ئۆدسی من زۆر خۆش ئۆریژینی زا عشقی چیرۆکەمە سەو بەڵاڵە خۆش بەڵام میکانی شەکردنەکەی بەڕاستی زۆر تەب بوو ساوندی فکتیان خۆش نەبوو نازانم بەس هیوادارم ئەساسن کریت ڕێدەکە کەم ژاپۆنە زۆر چاڕوانی دەکەم هیوادارم لە ئەسڤال هەڵی باشتر بی لە ڕووی گەیمپڵێ و بە شێوەی ڕیلیش لە سۆشال میدیای خۆم لە فەیسبوک ئینستاگرام تیکتۆک بڵاوم کردەوە بەڵام دەمێت لێرش باسی بکەم یارێکی نوێ لە بەرەمێنانە کە خەڵکێکی زۆر سەرنجی ڕاکێشایە کە یاری پرۆجێکت دنیزە کە مۆدێڵی کارکتەرەکەی سەرنجی هەمووانی ڕاکێشایە کە با ڕێڵ ئینژن پێنج دروست کریا جا ئەو خانمە سمتێکی تۆزە گەورەی هەیە پرچشیە ڕەشی کورتە کە جوانە بەڵام ئەوەی زۆر سەرنجاکێشە باس شتانە بین ئەوەی زۆر سەرنجاکێشە جوڵەی چەکەکەیتی کە زۆر پێشکەوتە بۆ کاتێکە لە شتێک نزیک تۆ دەستی بەرز دەکاتەوە بۆ ئەوی گولەکە لەو شوێنە بدە و جوڵەکەی زۆر پێشکەوتووە جاوی یاریە ئێستا بە شێوەی دەتوان بڵێم ئیندی لە بەرەمێنانە شتە نازانین کە یاریەکە بڵاو دەکردێت بەڵام پەرەپێدەرەکان دەڵێن یاریەکە کامێرەکە سێمی تەقەکەریکە سێمە و یاریەکە چیرۆکی دەبی ستۆریشی خۆش لێ بە حساب کتاب بەڵام کەی بڵاو دەکردەوە نازانین سو بینە سەر هەواڵێکی گەورە لە دوو هەفتەی ڕابردوو دەتوان بڵێم هەفتەی ڕابردوو زیاتر نیتندۆ ڕوبەڕووی یوزووی بۆوە و بە 2.4 میلیۆن دلار سزایاندا کەوا تاوی دیتی دیکە نابی یوزوو یاریەکانی نیتندۆ لەسەر پیسی پلی بێ بکە یاخود بەرەمێنانی یاریەکانی نیتندۆ لەسەر پیسی بەردەوام بی بەتابەتی لەسەر ئەمێری ستیمدێکی زۆر بەناوبانگە یوزوو کە ئیمیلیتەرە بۆ منە یارێکی وەکو بۆ منە یارێکی پلیستیشن 2 لەسەر کۆمپیوتەری چۆن کاری پێدەکری بە پرۆگرامێک پێدەوتری کە پێدەوتری ئیمیلیتەر یوزوێکێکە لەو ئیمیلیتەرانە ئەستا لەسەر پیسی و لە سیستیمدێکی بەردەست بۆ لە بۆ یاریەکانی نیتندۆی بەڵام نیتندۆ لیان تۆڕە بوو چونکە دەڵێ لە ڕگەی یوزووەوە گەیمەران بە شێوکی ناقانونی یاریەکان داڵۆن دەکەن بە خۆڕای تەنانەت نمونەی یاری زەلدان هیناوە یاری زەلدا برێت ئەو دەوایڵ ئەوە Tears of the Kingdom کە دەڵێ پێش بڵاوبوونەوەی ملیۆنە کۆپی لێ فرۆشرا بوو پێش بڵاوبوونەوەی ملیۆنێک جار بە شێوکی ناقانونی داڵۆن کراوە لە یوزی تاقی کراوە کە دەڵێ پشتیوان نابی سەو یوزیان داخست بەڵام چەندین دیکە بووە بەڵام چەندین ئیمیلیتەری دیکە دەستیان بەکار کرد نیتندۆ ڕوبەڕووی هەمیان دەتۆ یا خۆت نازانم نیتندۆ تۆزێک عەسەبیە خۆشناوەکی زۆر تووڕێ یەکێک لەو یارانەی کە گرافیکی زۆر جوان دیارە و دەتان بڵێم یاریش تا جیاوازی چێبەرچەیە کە لە مێژە بینیمانە 2020 پێمان یاشاکرا بە ناوی تست درایڤ ئەنلیمیتد سۆلەر کراون کە ناوی زۆر دووردرێژیە دیسان دواخرا سەرەتا بڕیار بووکەوە لە سەرەتای 2020 بڵاوکردە بەڵام ئێستا دووبارە دواخرا ئێستا هیچ بەروارێکمان نییە سۆلەر کراون گرافیکی زۆر جوان دیارەوە پێما یەکەم زار ژیارەکە لە 2020 بوو هاوی 2020 باشکراکرا کە تاوەکو ئێستا نازان کی بڵاو دەکرێتەوە ئەوکەی خۆشەویستانم زۆر سپاس بۆ بینی ئەڵلقەی پرۆگرامی سفرێژیری تا ئەڵلقەی داهاتوو بەخۆی گەرتەسپێنم و مانج ڕەمەزان هاتنی مانج ڕەمەزانشتان لێ پیرۆز دەکەم بە هیوای ئەوەی کەوا ڕۆژ و عیبادەتان قبول بی و هەفتەی داهاتوو ئینشاءڵڵە نازام لە شەوی پێشەمە ڤیدیۆیەکە دروست دەکەم بڵاو دەکەمەوە یان جوما چووکە ئاگە جومابی مەسەلەن بە ڕۆژی دەبی ناخۆشە تۆزەگی زعاجە ڤیدیۆ دروست بکەم بەڵام هەوڵدەم پێشەمەکەی یان پێشەمەکەی ڤیدیۆەکە دروست دەکەم سەو ئەگەر جمعی بڵاوم کردیان پێشەم شەوەکەی بڵاوم کردەوە ئاگە دەستان دەکەم تا ئەڵلقەی داهاتوو بەخۆی گەرتەسپێنم خوداتان دەکەم